دوورتر لە ئاسمان ئەو زەویەیە کە لێت زەوت کرا و ناهێڵن وەک نیشتیمانی خۆت لەسەری بژیت. بینەری چیرۆکی پشت بەرهەمهێنانی فیلمێکی کوردی بن بە هزر و توانا و بینینێکی کوردانە. بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری بە ڕێزان هەوراز محەممەد دەرهێنەر، ڕەوەز حەمە ساڵح بەرهەمهێنەر، سالم سەڵەواتی بەڕێوبەری وێنەگرتن. بەخێربێن. زۆر سپاس. کاکەورا سەرەتا لە جەنابتەوە دەست پێ دەکەم. خاڵی کوتراوی زەوی سەخت و ئاسمان دوور بە دەستی کێ نەخشێنرا؟ زۆر سپاس بۆ بەرنامەکە و خات و سەوسن بۆ کورساتی عزیز. سیناریۆم فیلمە لەلایەن من و هاوڕێ عزیزم کاک مەنسوور تەیفورەوە نووسراوە وەک دەقە ئەدەبیەکەی، بەڵام وەک وێنە کاک سالمی سەڵاواتی نووسیوێتیەوە، وەک مۆنتاژ کاک تۆفیقی ئەمانی، لەسەر و هەموو ئەمانەوە لە ڕووی بەرهەمهێنانەوە کاک ڕۆز نووسیوێتیەوە. بۆیە ئەگەر قەرارە خاڵکوتینێکی فیلمەکە بکەین بە ناونیشانیەوەی ئەم فیلمە چێ جێڕاوێتەوە، هەر یەکە و بە پێی پۆزیشنی خۆی لە ناو فیلمەکەیە ڕۆڵی هەبووە لە جێڕانەوەکەیە. سیناریۆکە نزیک بە 10 ساڵێک بوو خەریکی کارکردن بووم لەسەری، دوایی لە ساڵی 2009 لەگەڵ هاوڕێ عزیزم کاک مەنسوور تەیفوری ڤێرژنێکی تری سیناریۆکەمان نووسیەوە. چەند ساڵ گەڕان بە دوای سپۆنسەر و ناومێت بوونمان لە ئەو هەوڵانەی کە ئەو هەبوو، بەڵام لە کۆتاییە هاوڕێ عزیزم کاک ڕەوەز بوو بە بەرهەمهێنەری فیلمەکە وەکو ناوەندی کولتوری غەزەلنووس و دواییش کۆمپانیای لامیدیا بە جۆرێک هاتە ناو فیلمەکەەوە وەکو کۆپرۆدەکشن لەگەڵمانە و وەسپۆنسەرەکانمان بەشێکیان کە ئەتوانم بڵێم نیسبەتێک لە ئەو ئەرکە قورسەی لەسەر شانمان بوو، وای کرد بتوانین بڕۆینە ناو تەسیرەوە گەرچی بەشی گەورەی بۆ جێی فیلمەکەی کەرتی تایبەتە و ناوەندی کولتوری غەزەلنووس بەرهەمی هێناوە. هەموو ئەم شتانە وای کرد کە وردە وردە بڕۆی ناو فیلمەکەەوە، شتێکە بۆ ئێمە مای دڵخۆشی بوو، کۆبوونەوەی ئەم ڕەفیقە خۆشەویستانە بوو کە ساڵانێکی زۆرە ئێمە هاوڕێین بەیەکەوە، کارەکەین بەیەکەوە، بەشداری لە فستیڤاڵەکانەکەین، بەڵام بۆ یەکەمین جار بوو لە پرۆژی فیلمێکە هەمومان ئاوا کۆ ببینەوە و ئەم فیلمە بە جێڕانەوەی هەمومانە و من بەڕاستی پێم وایە ڕاستە کەسێک هێناوی دەرهێنەرە و وا کەوتۆتەوە کە دەرهێنەر لە پشتی فیلمەکەوەیە. ئەمە ڕەنگە بۆ زۆر فیلم ڕاست بێ، بەڵام بۆ فیلمەکەی ئێمە کارێکی دەستە جەمعی بوو ڕاستێکی. دەستان خۆش بێ، لەشتان ساغ بێت. کاک سالم هەر بەڕاستی چیرۆکە ڕاستەقینەکانمان ئەوە کاریگەرن بکرێتە فیلم؟ ڕەنگە پرسیارەکەشم سیر بێ. سیر نییە، من پێم وا بێت ئەو پرسیاریشەوا کرد لە هەوراز پێش کاک هەوراز و کاک تەیفور و ئێمە کەسانی تر بوون کە ئەمەیانە نەخشان بۆ ئەوەی کە ئەمڕۆ بکریە بە چیرۆک بە دڵنیاییەوە و شتە جوانەکان و شتە ناخۆشەکان لە مێژووی ئێمەشە هەیە و پێم وا بێت کە ئێمەش وەکو توانەتەوەکانتر ئەوەندە شتانی جیاواز و تایبەتمان هەیە کە لە بڕێکە ئەزمموی باشمان وەرگردووە لە بەڕێکی ئەزمموی باشمان نەگردی حتا لە خۆمان. من پێم وا بێم فیلمە باسیەوە کاتەوە کە ئێمە یەکجار بینەوە بە خۆمانە بۆ چیرۆکانەوە پێشتر بوومانە ئەزمموی لێ بگرین بۆ ئەمڕۆمان و بۆ داهاتوومان و ئەوەندە شتمان هەیە کە پێم وا بێت وەکو فستیواڵەکان کە لەو سەردەمی ئەوەڵۆ کە فیلمەکانمان ئەڕۆیشتن ئەوەی وا بۆیان تازە بوو، دیمەنی کوردستانێک بوو کە نەبینرا بوو. ئێستا بە هەر هەڵمەرجێکە بەرحاڵ بوو بە هەر عینوانێکەوە کە بوو، بەڵام مادامێک کە لەو بیدایەتەوە و فقط ئێمە ڕۆیشتین فیلم ئەمانیان بینی و حەزیان پێمانە کرد بە دڵنیاییەوە و ئەوەندە چیرۆکی باش، ئەوەندە چیرۆکی تاڵ و ئەوەندە جوانی لە کللتور و لە سروشتی کوردستانە هەست کە پێم وا بێت ساڵانێکی زۆرە بە تاوەی کە هەموو یامتانی بکەین بە فیلم بە دڵنیاییەوە و ئاوایە کە بەرحاڵ مەبتانی فیلمەکانمان بکەینەوە. هیوادارم شرایطەکە وەزعی ئەوە بڕخسی بۆی کە بتانی بکەین بە فیلم. ئێمە مشکلمان ئەوەیە کە وەزعی ئەوە نیە کە بتانین چیرۆکەکانمان بکەین بە فیلم، وەگەرنا ئەوەندە زۆرە کە زۆریش هاین بەدواوە بۆ کە بکریە بە فیلمەمانە. کاک ڕەوەز بۆ پرسیارەکەم تۆ ئەڵێ چی؟ لە ڕاستیە بێگومان هەر نەتەوەیەک سەدان چیرۆک
و من بەتایبەت کە لە وەکو نەتەوەی کورد هەمیشە هاوڕێیان قسەگەکەن کە ئێمە هەزاران چیرۆکی نەجێڕاومان هەیە. ئەمە لە دیوەیەک دیوی دووەمیەوەیە کە ئێمە لەسەر و ئەمانەوە قەزێمان هەیە و کورد قەزیەکی گەورەی تا ئێستا هەر وەکو نەتەوە وەکو دەوڵەت وەکو هەموو پارچە بوونە قەزیی گەورەی هەیە کاکرا ئێمە لە ڕێگەی سینەماوە ئەم قەزیانە ببینە پێشەوە. لە دڵی ئەم قەزیەیە دایان تراژیدیان ڕوویداوە کە ئێمە نەماتوانیوە بە باشی بیان جێڕینەوە. لە هەر پارچەیەکی کوردستان تۆ تراژیدیات هەیە سەر و چیرۆکێکی سادە کە ئەماکرا سینەما بێت و ئێمە لە ئاستی مەسەرەن دەوڵەتە بیر لەوە بکەینەوە چۆن ئەکرێت ئەم تراژیدیا گەورانەی ئێمە بین لە زمانی سینەما و نیشانی دنیای بین و لە دڵی ئەمەیە کەیسی خۆمان و کەیسی نێتەوەکەمانی پێبەرینە پێشەوە. تراژیدیایەکی گەورەی و کۆنفالت هەیە پرسیاری زۆر سادەوەیە چەند فیلمی لەسەر بەنامێنراوە. چزانم لە هەموو پارچەکانی تریش پڕن لەم تراژیدیا گەورانەی کە ئێمە نەماتوانیوە کەڵکیان لێوەربگرین بۆ ناساندنی زیاتری خۆمان لە دنیا بۆ بەرەو پێشبردننی کەیسی نێتەوەمان بۆیە پڕپڕە لەم چیرۆکانە کە من پێم وایە زۆر زۆر درەنگە بۆی کە بیان جێڕینەوە. کاکەوراس تۆ بۆ ئەم پرسیارەی من دەڵێ چی؟ بە دڵنیاییەوە ڕەنگە میلەتی کورد بەهۆی بارودۆخە سیاسیەکەیەوە وەکو ئەو دۆزەی کە هەیەی داگیرکراوی هەزاران ساڵ و دابەشکراوی چەند سەد ساڵەی لەگەڵ ئەمەشە ئەو چیرۆکە تراژیدیانەی کە بەسەر ئینسانی ئێمە هاتووە بەڵام لە تەنیشت ئەم چیرۆکە تراژیدیانەوە بەرخودان و هێز و مانەوەی ئینسانی کورد لەسەر پێی خۆی و جوانیەکانمان کولتورمان ڕەسەنایەتیمان هونەرمان دەنگمان شعرمان وەکو کاکسالم وتی وڵاتە جوانەکەمان کە کەم وڵات لەم دنیاە بەقەدر کوردستان جوانە هەموو ئەمانە بابەتی زۆر زۆر گرنگە دەتوانرێت لە سینەمای سوودیان لێوەربگیرێتەوە. ئێمە هەمومان هیوادارین بە بەردەوامی فیلمی کوردی دروست بکرێت ئەگەر چی بەداخۆ تۆ لە من باشترە زانیت بەرهەمهێنانی فیلم لە ئاستێکی زۆر زۆر لاوازایە گرنگیدان بە سینەما لەلایەن کەرتی گشتی حکوومەت و دەسەڵاتدارەکانەوە لە ئاستێکی زۆر زۆر کەمایە لە ئاستی پێویستانیە کە ئەبوو چونکە سینەما زمانێکی جیهانی هەیە و باڵوێزێکی ڕاستەقینەیە هەرگیز سیاسیەکانمان ناتوانن بە دەنگی خۆیان دەنگیان بگەێنە دنیا بەڵام فیلمێکی کوردی ئەتوانێت گەێنەری قسەی دڵی سیاسیەکانیش بێتەنانەت بە ئاشکرا بڕواتە هەموو شوێنێکی ئەم دنیاە و هونەرمەندەکانی کورد فیلمەکانیان بەشداریەکە فەرشی سووریان بۆ ڕاخرێ هەمووی یەک دوو هەفتە لەمەوە پێشە کاکسالمی هاوڕێمان بە فیلمە تازەکەی کە پیرۆزبایی لە یەکەم لە یەکێک لە گەورەترین فستیڤالەکان بەشداری کردووە ئەمەیە ئەتوانێت ببێ بە باڵوێزی کللتوری بۆ بردنە دەرەوەی چیرۆکەکانی ئێمە و من نمونەی سادە و بۆ هێنمەوە ڕەنگە ئێمە تا ئێستا کە دەوڵەتمان نییە ئاڵامان نەبێت ڕاستە بۆ خۆمان ئاڵای کوردستانمان هەیە بەڵام لەسەر ئاستە دنیاییەکە ئەو با بڵێن ناساندنی بۆ نەکراوە بەڵام هەر یەک دوو ساڵ پێش ئێستا بوو فیلمەکەی کاکشەوکەت لە فستیڤاڵی گەورەی وەکو کارلۆڤاریا وەرگیرا ئاڵای کوردستان لە تەنیشت ئاڵای وڵاتانی جیهانەوە دامدا بوو ئەمەیە کولتور ئەتوانێت لە ڕاستیە بۆ دوور مەودا بڕوا و خەڵکی جیهان ئاشنا بکا بێمە ئێمە هەتاوەکو بەیانی لێرە دانیشین بە کوردی بۆ خۆمان قسە بکەین خەڵکی خۆمان جۆمان لێ بگرێ هەر لە بینی خۆمانە قسەکانمان بەڵام سینەما دەنگی ڕاستەقینەی ئێمە ئەباتە ناو دنیاوە و ئەوەیە سینەماکە گرنگە و هەزاران چیرۆکیشمان هەیە بۆ جێڕانەوە. پێیان وتوم بچمە لای و خاڵ بکتم چیرۆکی خۆتم بۆ بگێڕەوە ناوم هەروونە ژنێکم و کوڕە 9 ساڵانەکەم بەجێشت و چوون بۆ شاخ بەردەوام خەمی ناخۆشەوینم هەموو جارێک خەوێکی ترسناک دووبارە بێتەوە هەمشەو خەوم بینیوە هەموو کچانی ئەم ناوەش هەمان خەویان بینیوە هەر من نەموت کەم خەوم بینیوە ئەمە بە خۆم ببینم کە بووکم
اون شبیه که رسیدم جنگ خیلی بزرگ بود. وقتی چشمو باز کردن اینجا بودم. تو رازی قادڵدا و تا ئەو ڕازە نوێژی ئارام و ناوی. با باسی چیرۆک بکەین و دوور نەکەوماوانێلەوە ژن و ژیان و ئەفسانە بۆ ئەوەندە ئامادەی هەبوو لە نێو ئەم فیلمەیە. لەبەرەوەی من پێم وایە هەر ژیانی ڕاستەقینەی ئینسانی کورد ئەمانە ئامادەی تەواویان هەیەتیایە. ئێمە میلەتێکین ئەژین وێ ڕای هەموو کارەساتەکان ئەزانن هاوڕێیان سەدان نەتەوەی تر هەبوون لەگەڵ کووردا لە مێژووە هەبوون بەڵام بەهۆی داگیرکاری بەهۆی ئاسیمیلە بوون بەهۆی زۆر مەسائلەوە ئێستا و نەتەوانە بوونیان نەماوە بەس کورد ئەمەنە ژیان دۆستە توانیوێتی بمێنێتەوە ئەویش بەهۆی چیەوە بەهۆی زمانەکەیەوە بەهۆی ڕەجی قوڵی ئەفسانەکەیەوە بەهۆی کولتورە بەهێزەکەیەوە بەهۆی پێگەی ژنەوە چونکە پەروەردە لە لای ئێمە دایکێکە دایک پێگەی بەرزی هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە ژن پێگەی بەرزی هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە و وێنەیە کە چەند ساڵێکە مەسەرەن خەریکە لە لای ئێمە دروستە بێ ژن تەنیا وەک قوربانیە بینین ئەمە ڕاست نییە کۆمەڵگەی ئێمە ژنتیە سالارە ژنتیایە سەروەرە و ژنتیایە دەسەڵاتی هەیە و فیلمەکەی ئێمە هیچی نەکردووە جگە لەوەی وێنە ڕاستەقینەکەی هەوڵڵاوە نیشانی کۆمەڵگەکەی خۆمان باتەوەوانە نازانم تۆ وڵی چی کاکسە شتێکی زۆر سیر هەر بەڕاستی دایکانی ئێمە ئەفسانەی هەر بە دڵنیایەوە ئەزانی بۆ من کاتێکە بیری منداڵی خۆمەکەمەوە کە لە سنا بووین ئەو شەڕانەوە هەبوو شەڕە حەزبە کوردیەکان و من ئەوەی وا لە بیرمە دایکەکان بوون دایکی ئەو ڕەفیقەکەم دایکی ئەو کەسۆکارەکە دایکی فڵانی لەکوێیە ڕۆشت بۆ شاخ ئەڕۆشتن بۆ لای منداڵەکانیان حتا ئەڕۆشتن لە شاخیشە هۆشیان بە ڕۆڵەکانیانەوە بوو کە لە شاخیشە هۆشیان پێێنە بێ ئەمە ئەگەر کەسێکی ئەفسانەی نەبێ کێکە ئەتوانێت کاری بکات ئەو مانەوەوە هەوراز خەریکاڵێ دایکانی ئێمە بەڕاستی ئەو ڕۆڵا بینن لەوەی کە بەنەزەر من گرنگترین ڕۆڵ لەوەی کە ئەیمە وەکو ئەو نەتەوە ماوەی نەتەوەوە زۆر لەو نەتەوانە نەماونەتەوە شاید ڕۆڵی دایکان بێت ئەوە یەکە ئێمەش نێژین وڵاتی دایکیمان وڵاتی دایکانمان ئێمە وڵاتمانش حتا بە دایکەوە ناسین ئەمانە زۆر تێکەڵیشتی ئەفسانەیە دایکەکانمان چیرۆکەکانی من زۆرتر چیرۆکانی دایکمە ئینتزارەکانی وا من لەبیرمەوە ئینتزارگە لە بووە دایکم لەبەر باڵکۆنی ماڵەکە و شەوانە ئەگەر درەنگە هاتبوو دانیشتن ئەوەیە کە زۆر خۆشحاڵم ئەو پەیوەندیە ئەبێتە هۆیەوەی کە تو جوانیش بڕوانی بەدنیا بە تو ئەو کارەساتانە جوان بڕوانی بەدنیاوە وە سینەماش کاریەوەیە ئەیمە قەرارە بە زمانێکی جوان باسی کارەساتەکانمان بکەین ئەگەر قەرار بێت کارەساتەکانمان بە تاڵی وەکو خۆی بینوێنینەوە کارێکی وامان نەکردووە بەڵام شتێکێک کە زۆر جێگەی خۆشحاڵیە مادامێکە فیلمی 1970 تەها لەسەر ئەنفال ئەڕوات لە ئاسیا پاسیفیکە خەڵاتی باشی نەگرێت کابرا هەڵەگەڕێتەوە دەڵێ کە من ملەتێکم ناسی کە ئەو کارەساتە هاتەستەری بەڵام بەخشەندەیە دڵنیام فیلمەکەی هەوراز کە بڕوات خەڵکی دوارەیەژنەوەیژن ئەو خەڵکە چه خەڵکیی بەخشەندەیە فیلمی دایکانی من هەموو دایکانی منی کاک برایم و کاک زاوی سنجاوی لە پارلمانی ئوروپا کام شتی تر ئەتوانێت ئاوەها بە زمانێکی جوان بێت نەتەوەکەی خۆی بێت تاریخی خۆی و هەموو ئەو شتانە بە جوانی بیگەینێتە شوێنێک کە تەسیر بکات ئەمە شتێکە کە بە دڵنیاییە و ئێمە شانازی پێوەکەین یەک تێبینی نەزم مەچەند کاتەکەیەوە نییە بین باسێکی میسۆلۆژی بکەین لەسەرەمەیە فەرموو ئەتوانی باسەکەی تێکەڵەیەک ئەوەی کە من پێم وایە هەمیشە لە تەنیژە و کارەساتانەی کە باسمان کردووە لەم هەزاران ساڵە شەڕ و داگیرکاری پرسیارێکی سادەوەیە کە کورد چۆن ماوە بۆچی زمانەکەی ماوە بۆ موسیقاکەی ماوە بۆ ئەو بنچینە ڕێگە کولتوریانەیە کە تێکەڵەیەکە لە سروشت خۆی و لە هەموو ئەو بەشە لەم ئەفسانانەی ئێمە کە تا ئێستا توانیوەتی ئەم نەتەوەیە بە زوندوی بێڵێتەوە دێرێکی
مساعدترم بیرکەوتەوە لە بیرەوەریەکانیان بەداگیرکەرەڵێ تۆ توانید سجن مام بکەی ئەتوانی زمانمان لێ قەدەغە بکەی بەڵام دوجار ئێمە لە دڵی سترانێکە لە دڵی گۆرانیەکە دێنەوە و هەموو ئەمانە دژی ئەوەستینەوە بۆیە من هەستەکەم بە پێچوانەی زۆربەی نەتەوەکانی تری چوارچیەوە کە ئەمە تەسەورێکی فاشیستی نەبێ لە دڵی کووردا مەسەرەن مێژووی ڕێزگرتن لە ژن لە پێگەی ژن کە دوجار سارم لە تەسەوری دایکا وەسفیەکە یا هەر شتێک مێژوویەکی هێزگار دێرینی هەیە کە لەم فیلمەیە مەشا بە زەقید هاتۆتەوە مێژوویەکە ژن نوێنەری خواوەندە و جۆرێک ئەفسانەیە لەسەر زەوی جۆرێکە ئەپەرسترێ بە جۆرێک لەبەر خاتیەوەی کە ئەتوانەوەک خۆی بەرهەم بێنێتەوە وامە لە مێژووی ئێمەیە پڕە مێژوویەوە مەسەلەن ئێمە کەم تەفسیر هەیە لە دنیاە بۆ خلقات بۆ لەدایکبوون بێت موسیقای تیا بێت کە ئێمە لە فیلمەکەیە بەشێک مەسەرەن لەو گەڕانەوە بۆ ئاینی یاسان پێی وایە خلقات بۆ لەدایکبوون دوجار تەمورە تیا بەرجەستا بێتەوە و بێت تەمورە بەسەر ڕۆحا بژەنین بۆی کاران بێتەوە قبولی بکات بچێتە ناوجەستەوە لەوانەیە مەسەرەن شتێکی ئەمە خیاڵی بێت بەڵام ئێمە لە ئەفسانەکانمانە لەمەوە هەیە موسیقا بە دەیان هەزار ساڵ پێش ئەم کارکردە کۆمەڵایەتیە زێنیە فکری هەبووە لەسەر نەتەوەکەی ئێمەیە کە لە فیلمێکە چەند جوانەکرێت بەرجەستەی بکەیتەوە بیهێڵیتەوە و بەشێک ئەو شتانێکی هێڵین دیسانەوە بڵین سینەما بۆ گرنگە واتوانین چی پێ بکەین لە دڵی ئەم کولتورەیە لە دڵی ئەم نەتەوەیە و چەندێک خاوەندارەتی خودی نەتەوەکەش بکاتەوە. بینیمان هونەرمەندانی ناوچە جیاوازەکانی کوردستان بەشدار بوون لەم فیلمەیە. ئایا ئەمە لە کێ سەرچاوی گرت بوو؟ کارامەیی بوو یاخود نەتەوەیانە؟ گەلێکی نزیک بە 40 ملیۆنی من پێم وایە سەدان ڕەنگە هەزاران هونەرمەندی گەورەی تیا بێت بەڵام دەردی پارچەبوون وای کردووە کە لێکتری دا ببڕین بەڵام من بەش بە حاڵی خۆم هەمیشەوا بیرەکەمەوە ئەبێ سنوورەکان بەدەستی خۆمان بسڕینەوە و ئەبێ خۆمان وابیری لێ بکەینەوە کە بەلاسیکێک ئەو هێڵە کاڵانەی لەسەر نەخشەکان بۆیان کێشاوین بیسڕینەوە کاتێک کە منەشمە سەر کارێکی سالم یێتە سەر کارێک لەگەڵ ئێمە ئەرسین چەلک لە باکوورەوەیە دیار حەسۆ لە ڕۆژئاوایەت چوزانم هاوڕێیانی ترمان مریەم خان لە سنەوەیەت کاک بەختیار پەنجەیی لە مەهابادەوە دێ چوزانم کاک عومەرە درێژ لە کەرکووکەوە هەموو ئەمانە وزەی جوان و پۆزەتیڤن ئێنەرژین و جوانین و ئەمانە کەسانی گەورن هونەرمەندی پایەبەرزن نەک لە ناو کووردا لەسەر ئاستی جیهانیش کە تۆ خاوەنی ئەم کەسایەتیە گرنگانەبی چۆن نابێ ئێمە کۆ ببینەوە بێکەوە من ئەسڵەن پێم وایە ئەبێ هەموو پرۆژەیەشی کولتوری ئێمە بەم جۆرە بێ دەنا سەرکەوتوو نابین دەرکەوتوو نابین ڕێکخراو نابین ئەگەر من هەربیرم لە گەڕەکەکەی خۆمان و شارەکەی خۆمان کردەوە و کاتار قسە بۆ گەڕەکەی خۆمان و شارەکەی خۆمانەکەم نا من ئێستا لەبەرەوەی هاوڕێیانمان لە ڕۆژهەڵات لە ناو فیلمەکە بوون بەشێکی گەورەی خەڵکی ڕۆژهەڵات چاوەڕێی ئێوەی فیلمەکە ببینێ لە باکوور هەروە لە ئەو کاتە ئێمە فیلمەکەمان لەسەر ئاستێکی گەورەتریش پێشوازی لەیەکرێ دڵنیام ئەم نەریتە کە ئێمە دامان نێناوە هاوڕێیانی پێشتریشمان هەروە بوون کاکسالم لایە لە فیلمەکان لە باشوور کە دروستکراوە کاکسالم وێنەی گرتووە ئەیتر ئەوە هێز و قودرەتی ئەم هاوڕێ خۆشەویستانەمان بوو من بیرمە یەکەمین جا لەگە کاکسالم ساڵی 2004 بووین بە هاوڕێ فستیڤاڵی کۆمەڵی هونەرە جوانەکان هەبوو مامۆستا عەبدولی حەمەدجوان فستیڤاڵەکەی ڕێکخست بوو لەگەڵ هاوڕانی کۆمەڵی هونەرە جوانەکان هەر لەو ساڵانەیە کاک جەمیلی مەفاخری کاک جەمیلی ڕۆستەمی کاک ئەکبەری شەبازی چوزانم کاک تای کەریمی یادی بەخێر هەموو ئەم هاوڕێ خۆشەویستانەمان لە ڕۆژهەڵات و هاتن کە گەنجی زۆر زۆر پڕوزەی پڕ ئێنەرژی جوان بە سەلیقە بە کای باشەوە و بەیەکەوە ئێمە مەسەن ئەم جیلە بەیەکەوە گەورە بووین بەڕاستی بەڵامی تر خۆشبەختانە وا خەریکە بەرهەمی ئەم پێکەوەیە چەند ساڵیە
هاڵێ گەنمێکمان چاندووە ئیتر وردە وردە ئەی دوورینەوە وا خەریکین بەرهەمەکەیە دوورینەوە و هیوادارم ئەم ئەزمونە گەورەتر بێت هاوڕێیانمان لە باشوور بڕۆن لە ڕۆژهەڵات لەسەر کارەکان بن بڕۆن بۆ باکوور لەسەر کارەکان بن وەک چۆن مەسەر ئەوانیان بۆ باشوور ئێمەش مەسەرەن بڕۆین بۆەوە و سوود لەو کارامەیە وەربگرین بە دڵنیاییەوە ئەم هەساسە چینەتەوایەتیشە یعنی وەکو تۆ پرسیارەکە من شتێکە دڵم پێخۆشە ئەگەر ئەحیانەن بڕۆمەوە بۆ 30 ساڵەمەوە بەریش هەر سینەما هەڵەبژێرم سینەما کارێکی بۆ من کرد کە ئەو هێڵانەوە هەورازەیژێ لەلامەوە زۆر زۆر بێ معنیوی تر من ماتڵم لەوەی کە هاشم لە باکوورە و ئەم جار ئەو قاوم لێ بکە هەڵسم بڕم بۆ باشە هیچ شتێک ناتوانێت ڕێگرم بێت بۆ ڕۆژاوای عەزیزم هەروە یانێ بڕوا کە خەریکە گەیت بۆ قۆناغا بە شتانێکی تر ئەو سنوورانەی تر خەریک ئەسرێتەوە ئێمە بە زمانی سینەما ئێمە بە زمانی شعر ئێمە بە زمانی موسیقا ئێمە بە زمانی من لە سنە دانیشم گوێ لە ئایشەشان ئەگرم لە سنە دانیشم گوێ لە شاکرۆگرم لازانم لە قادر دیلان ئەگرم لە ڕۆژاوا ئەگرم ئەفڕم ئەڕۆم بۆ ئەوێ وە بە سینەما لای ئەبین لامان بردووە لامان بردووە لای ئەبین و دڵنیا بن کە خەریکە ئەم شتە جوانانە کارێکە کات و ئەبێت ئەو کاریشە بکات کە لە دڵیشمان ئەم شتانە نەمێنێت بەڵێ لەو سەرەتا لەو ئەوڵانە و شتانێکی ناخۆش بوو مەسەڵەن ئەو لەکوێ هاتێ ئەو لەکوێ هاتیێمانە بەڵام ئەمە کە ڕووینە دەرەوە و کەس بیر ناکات لەوەی کە ڕۆژهەڵاتیم باشرمە هەموو کوردستانە لە کوردستانەوە هاتیە زۆر شتی نازانم شاید ئەو شەوە غەدری ڕۆژگار بوو لەسەر ئێمە بڕێشتیی بۆ ئێمە دروست کرد حەز ناکەم بۆ شتە بێژم حەز ناکەم کە لەوەی کە بێژمە ئەو غەدرا باعث بوو بۆ ئەم شتە ئەمە حتممە شتێک لە لامان بوو کە ئەو شتە جوانانە هەیە بەڵام تۆت ئیستا تەنەوەعی باشە بینیت ڕۆژاوا بە ڕەنگی خۆیە و باکوور بە ڕەنگی خۆیە و باشوور بە ڕەنگی خۆیە و باشوور دڵێکی گەورەکە هەموو خەریکە کۆکاتەوە لە دهۆکا لە سلێمانیا لە هەولێرە هیوادارم کە بەم شتە جوانەوە یانە سینەما خەریکە ئەو کاراکە چون سینەما ڕۆحێکی جەمعیەوێت و ئەیمە وەکو کوردیش زۆر پێویست ئەم ڕۆحی جەمعیمانە بێت ئەیمە وەکو کورد زۆر پێویستە ڕۆحی جەمعیمان بێت کە ئەو کارە ساتانەوە لەناو فیلمە خەریکین لەسەر کارەکەین دووبارە نەبێتەوە بۆ کە تەحملکەین یەکتین بۆ کە پێکەوە ژیانمان ئەزمونمان زۆرتر بێت بۆ ئەمشتا و سینەما بەنظر من لەو خاڵە جوانانەسا کە سینەما کارێکی کرد کە من پارچەکانی کوردستان پارچەکانی دیکەی کوردستان بە نازێ سنە ببینم کەیفی پێ بکەم بڕۆمەوە لە ماڵی خۆمان لەگەڵ خێزانمان لەگەڵ بابمان لەگەڵ کەس و کارمان لەگەڵ تاخی هینەکەی خۆمانە تاخی بە ئێمە پێ دەڵێن مەحەلا لێرە پێ دەڵێ تاخی لەولا پێڵی کوجی لەولا پێگەڕاک لەولا کە ئەمە ئەو شتەیە کە سینەما سەحری سینەما ئەو شتەیە و هیوادارم کە ئەوەی وا دەسەڵاتیشە بگات بەم ئەقلیەتە بەم ئەقلیەتە لەوەی کە چه شتێکەتانێ ئەیما جیا لەو شتانەوە واقعین کە سنوورەکانمان بۆ پڕەنگەکەنەوە چه شتێکەتانی کەم ڕەنگی کاتەوە لە ناو خۆمانە تۆزێک زۆرتر بگەین بە خۆمان تۆزێک زۆرتر بتانین لە پاڵی یەکتینەوە بین و بتانین باشتر کاری بکەین کە بڕواتە دەرەوە بێ سنوور سینەما ئەوە یەکە هیچ سنوورێکی نییە من لە ماڵە فیلمەکەم کە تەواو بێت ئێنێرم بۆ ئەو پەڕی دنیا لەو پەڕی دنیا فیلمەکەش مەبینین ئەگەر فیلمەکە جوانیش بێ ئەویش تەسیریش لەسەر یەکات و هەرو جۆرەواوتم بۆ فیلمەکەی تەهاوتیان ئەژێژە چندەتەوەیکی تایبەت یەشتی تایبەت کە لەم فیلمە ڕوویە ینی پێشوەختە بڕیار نەدراوە کە بە هەر چوار پارچەی کوردستانی تیابێت چوزانم ئەم خەڵکانە ئەمە لە ڕۆژهەڵات بێمە خەمێکی سناریۆکە دوجار خەمێکی گشتی هاوبەش لەم خەمە هاوبەشەیە بیرەکەیتەوە چێ لەگەڵ یاگونجێت سالمی سەڵاواتی ئۆکێ پرسیاری دومەوە نەبوو خەڵکی کوێیە لە کام پارچەیە لە کام بەشەیە واتە ئەمەوێ بڵم کێ ئەگونجێ بۆ فیلمەکە لەبێ بڵم
وتەکلیف کە لەسەریشی پێی بڵێن کە ئەمیشە وەرە هەڵبژارنێکی تریشت نییە بەزەربی مەبەستم چییە؟ دۆخێک دروست بووە لە سینەماکە کە بیر لە پارچەکانی تر ناکەنەوە چۆن دوجار خەمێکی هەڵبەشەیە ی هەموو پارچەکان مەسەن ئێمە دوای خۆناغی تەواوبوونی تەسویر چێ ئەگەری هەیە مەسەن مۆسیقای ئەم فیلمە ئەگونجێ لەگەڵ ئیش و ئەزمون و تەجروبەیە مەحموود بەرازی لە ڕۆژاوە ئەچیت بەبەردەم مەحموود ڕۆژە دوایی ئەوڕمان نایەوە هەموو پارچەکانی تایە بەبێەوەی کە بڕیاری خاڵەگرنگکە لەمێ ئەوەیە بێەوەی کە بڕیار بێ هەموو پارچەکانی تیا بێت واتە شتێک سەروترە و شتەیە شتێک سەروترە لەوەی کە تۆ بڕیار بێت ئازاری هاوبەش خەمی هاوبەش دەردی هاوبەش و دوجار ئامانجی هاوبەش هەریەکە و لە شوێنێکت بۆکەوەکە لە پارچەیەکی گوروسان یەکبوون ئەمە ڕاستەقینە یەکبوونە زۆر بە یەقینەوە کۆڵتان نایە بەر ئەم بەرهەمە ئەم هێز و توانە بەخۆبوونە لەکوێوە سەرچاوی گرت ڕاستیە زۆر جارم شتەمان و تووە دوجار تۆ باوەڕێکت هەیە ئایدایەکت هەیە وەم ئایدایە بێ بە هاوبەش کۆمەڵە بەتایبەت کە دەستپێک من و هەوراز ناومێدانە ڕۆژێک وتمانم فیلمە دروستەکەین زۆر زۆر ناومێدانە بەڵام کاتێک تۆ پێ دوایە ئەکرێ لە ڕێگەی سینەماوە ئەکرێ لە ڕێگەی کولتورەوە خۆت بە جۆرێک بەرپرسیارە زانی کە کەیسێک ببیتە پێشەوە خەمێک ببیتە پێشەوە یەک بڕیاری قورسەیە بیکەین و دوجار کاتێک بڕیاری کردن هەیە و ئەم ئیدەیە لە دوو کەسەوە بێتە 10 کەس دەبێتە 15 کەس هەموو مەحاڵێک ئەتوانێت بکە ببوون و هەموو شتێککە غێری ممکنە ئەیکا بە ممکن بۆیە نهێنی ئەم شتا ڕێک لەو بێکەوە بوونە بێکەوەیشکردە و هاو خەمی و هاو ئازار و هاو بەشیە کە دوجار ئەتوانێت هەموو شتێکە بەتایبەت بۆ دەستپێک لەم فیلمەیە نزیک بوو لە مەحاڵ بەڵام دوجار ئەزانین کە بێ بەبوون واکرێت شتێکی خۆش بۆ جەڕمەوە خات بسەوسەن تاوان لێرۆ ینی جێی خۆیەتی سپاس بۆ یەک بەیەکی ئەو هاوڕێیانە بنێرم کە لە پشتی کامێرەوە کاریان کرد و هەموو هێز و توانای خۆیاندانا هەموو جارە سالم قسەی خۆشیەکرێوی سەی خۆیانیان داناوە هاگەر نمرە دابنی لە سایە چەند هەمووی لە سایە سەی هێزی دڵی خۆی بە فیلمەکە بەخشی و ئەم سەتانە بوو کۆبوونەوە و ئەم شتیان دروست کرد بە شتە خۆشەکە ئەو بوو کە هەموو جارە لەگەڵ ڕۆزا چین بۆ لۆکیشن نزیکی 6-7 مانگ ئێمە بە بەردەوامی هەموو کوردستانە گەڕین بۆ بە دوای گوندەکەیە کە ئەمانەی زۆوێ شوێنێک چاخانەکەی تیاابێ یا شوێنێک ئاسان بێ بیکەین بە چاخانەکە نازانم هیچ شیش لەبەر دەستمانە نەبوو یەک دیناریشمان پێ نەبوو هەرەوە پارەی بانزینەکە و ناخواردنەکە و نازام چی و شتانە وردە وردە ئەڕۆشتین لە شوێنێکە قەرارمان نا ئیتر ئەو گوندەمان دۆزیەوە و وتمان ئەوکەی لێرە تەسویرەکەکەین دەی چی بکەین بۆ چاخانە و گوڵاوخانەکە دێوەڵا با بڕۆین شۆفڵ بەرین و عەرزەکە تەختکەین و ئەوان ئەی آخر فیلمەکە دروستەکەین دەتوو با توجارم مەرحەلەی یەکەم میزۆری گۆرەکان دروستکەین ئەوە دروستکەین ئاوا وردە وردە بچینە پێشەوە لە شوێنێکە گەشتین بە شتێک ئیتر نەمانەتوانی بگەڕێینەوە ئەوە فیلمەکە دروستکەین تازە چکە شاخانەکەمان دروست کرده بوو ماڵی هاروونمان دۆزی بۆ قسەمان لەگەڵ ئەکتەر کرده بوو یعنی هەموو شتەکانمان برد بۆ پێشەوە ئەمە ڕەوەز چی بکەین با بچین دروستیکەین بڕواکەی بەشێک لە هاوڕێنی فیلم سازەکان لە سلێمانی ئەوانی کە نزیکن لە خۆمانەوە ئاگایان لێمان بوو بڕیارمان ئەوە بوو یەکەم جار مەرحەلی پری پرۆدەکشن تەواوەکەین شتێک پارەیترمان دەستکەوێ بچینە پرۆدەکشنەوە بۆستین تا شتێک پارەیترمان دەستکەوێت ئەنجا بچینە پۆست پرۆدەکشنەوە و بەڕاستی هەروەش ینی کارەکە تقریبان تەواو بوو دەرەنجامەکەی لە لای بینەر مهمە کە بەڕاستی من وەکو بینەرێ دەستخۆشیتان لێ ئەەکەم و دەرەنجامێکی زۆر باشی هەبوو فیلمەکەتان بەڕاستی جێگەی شانازین وڵا ئەم فیلمە ئەو کەسانە وای بینن هیچ کەس بیرەوە ناکاتەوە کە بەم کەم و کورتیانە بووە چۆن فیلمەکە ئێمە فیلمی لۆ باجتمان هەیە فیلمی بیگ پرۆداکشنمان هەیە بڕواکە هەر کەسێکە بینیویە ژێژەم فیلمە چەند خەرج و سەرمایەیەکی زۆری لە پشتەوە ڕەوەز و دوایەوە ئەو کەسانەوە هاتن ناوینەکە چە پارێکی زۆر بەڵام
ئەوەی کەژمێژم سەد بەخاترەوەی کە بەڕاستی سەرمایەیەکی گەورەی ئەم فیلمە و کەسانە بوون بە قەڵ هەوراز کە ئیشن مادامێکە شتێک ئۆریژیناڵ بێ مادامێکە شتێکە ئەسیل بێ هەموو ڕۆنەناوی بەدڵە ڕۆنەناویەوە سەدی خۆیان خەرجەکەن و ئەو شتەوە ئەتوانێت بە شتێکی زۆر زۆر گەورە دیار بێت بە شتانی بچووکیچەوە بە شتانی بچووکی چۆتانێت زۆراوە جوان دەرکەوێت شیرین بەیانێک کەسێک هاتوون تی تۆ ئازادیت زیندان زۆر باشتر بێ لە دەرەوە دوایەوە هەموو ساڵە هەڵێ بخۆزگە هەدە سیز نەبوومە بەڕاست لەگەڵ خۆبینینەکان تا چوون هایوەکو خۆیەتی نەشەوم شەوە ڕۆژم هەر وەختی ڕوو شەکەت و مێنە بوو بایستا تەمیرەوە بان سەری بژەن ئەو دەستە ئارام و ناویت جرب بش شيروا لك باور عربده ما تضيع کوڕێکی چاوکاڵی کەش سرد بوو وەرە لەگەڵم منی شەر بۆ نیازەکاتومە لێ چەندێک بەرە لەشکار هاتن و باژارە مەداگیر کرد بە زۆڕەیان برن و ژومە خواست لە نامژێرا بسترێن و بەرزدرانێن مە بلیزن دلەکەتان چی لێ کرد؟ کوشتان؟ کاکەوراس کللتور و ڕنگ و نیشانە و بەهاڕەسەنەکان ئەو ڕووپۆشە نەرم و تەنکە بوو کە تەواوی ئەم فیلمەی داپۆشی بوو بۆ هێندە گرنگیتان پێدا بوو. دوای تەواوبوونی فیلمەکە پرسیار و وەڵام دروست بوو بینەرێکی عزیز پرسیارەوەی کردوتی ئەو فیلمەکەتان لەبارەی شەڕی براکوژیەوەیە یان باشترەوە بڵێم لەبارەی دەرەنجامە خراپەکانی شەڕی براکوژیەوەیە. بەڵام فیلمەکەتان ئەوەنەی سروشت و مۆسیقا و ڕنگ و گوڵاوی بۆ شوێنێکی تر ئەمانەی تیا بوو کەمتر ئەوەی تیا بوو. وەڵامی منەوە بوو من شەرم لە شەڕی ناوخۆکەم ئێمە بێ بۆ ئەبەت پرۆتستۆی براکوژی بکەین ڕەتی کەینەوە وەگەر باسی شەڕی براکوژیشمان کرد تەنانەت زەقی نەکەینەوە ئەو برینە پیشانی بین کە ئازارەکەی چەند قوڵە فیلمەکە بەڕاستی هەموو بینەرێک ئازارەیە لەگەڵ یا قوڵ هەست بە برینەکە کەیت بەڵام بەبێەوە یەک دڵۆ خوێنی تیاابێ ئیشی سینەما ئەوەیە من ئەڵم گەلێکی گەورەم هەیە مەزنم هەیە مێژوویشی دێرین و پڕ لە خۆشەویستیم هەیە ڕەنگم هەیە کولتورم هەیە زمانم هەیە گۆرانیم هەیە شێوەزارم هەیە ئەفسانەم هەیە مۆسیقام هەموو شتێکی جوانمان هەیە هەموو شتێکی جوانمان هەیە بەڵام شەڕی براکوژیشم کردووە نەفرەت لە شەڕی براکوژی سەردەمی ئێمە بێ سەردەمی جوانیەکان بێ ئەوەی کە تۆ باسیەکەیت فیلمەکە ئەم ڕووپۆشەی هەبووە لەبەر ئەو هۆکارەیە کاکرەوەس کاری بەرەمهێنانی فیلم بەڕاستی هێز و توانا و لە خۆبردوویەکی زۆری ئەوێت بەڵام لە کۆتاییشە سەربەرزیە ئەم سەربەرزیە لەم فیلمەیە بۆ کێ گەڕایەوە بەخشرا بە کێ لە ڕاستیە من پێم وایە هەر پێش هەموو شتێک بۆ سینەمای کوردیە ئەگەر فیلمێک باش دەسێ سەربەرزی بێت وەخاڵی دووەم ئەمەیە کە بۆ هەموو ستافەی کە لە کەم تا زۆر ئەو هەموو کاتە ئەم هەموو وزەیە ئەم هەموو جوانی خۆیان کاتی خۆیان بەخشی بۆی کە فیلمێکی باش دەرچێت و ئەمە بێگومان هەر کەسێک لەم فیلمەیە بوو بێت دوجار ئەگەر بینەر ڕازی بێت ئەگەر ڕای گشتی لەسەری باش بێت سەربەرزی و شانازی ئەمێنێتەوە بەنسبەتی ئەوەی کە خۆم لە دەرەوەی دروشمەوەمانە من وا هەستەکەم ئاگام بە شتێک کە ئەمە پێویستیە و دوجار کە ئینسان پێی وایە شتێک پێویستیە و لە توانایە بیکە کردی ئەرکە و ڕاستیکی من مناڵی ئەم نیشت خۆم بە مناڵی ئەم نیشتمان نازان من پێم وایە کە تاو کاتی لێرەی ئەرکێکەکەوێتە سەر شارمان هیوادارم باش دەرچوو بێت و هیوادارم دوجار کەرێنێکی گرتە بێت بەڵام دوجار وەکو ئەرکەی بینم و هیوادارم بتوانین بەردەوام و شتێ لەسەر شانمانە بیکەین
واگەر باش بوو دڵخۆشکەرە نەک ڕێگر بێ لەوەی کە تۆ گەیشتووی بە سەقفێک وەیتر بەردەوام نەبی نەک ڕێگر لەوە بێت تۆ ئیشی خۆت کردووە و تاو بادانەیەکی تر بێ تا ئەو شوێنی مەجال هەیە تا شوێنی دەرفەت هەیە و تا شوێنی توانا هەیە دیسانەوە ئەبێ بکرێت بەبێی چاوەڕوانیەک بەبێی چاوەڕوانی لە دەستخۆشبوونێکیشتەنە دەستان خۆش بێ کاکەوراست هیچ نهێنیەک ماوە نەودرکانە بێ لە لای مریەمی خاڵ مریەمی خاڵ کوت باوا بڵێم وەڵا ئەگەر مەبەستی لە ناو سیناریۆکەیە ئەم فیلمە فیلمی یەکجاربینین نییە هەموو جارێک لەگەڵ کاک سالم کە لە سەرەتاوە هەر ڤێژنێکی سیناریۆکەم ئەنووسی ئەم نردووە سالم هەموو سالم ئەم ڤێژنەشیان بخوێنەرەوە زۆر جا باسی ئەومانە کرد کە شتی زۆرتیە ئەم فیلمە و سروشتی مرۆڤی ژوایە یەکجاربینین ڕەنگە هەموو کۆدەکانی هەموو نهێنیەکانی هەموو کلیلەکانی نەدۆزیتەوە زۆر ئەزمموی لەم شێوەیە ڕوویە لە ماوەی ڕابردوو لە نمایشکردنی لە شاری سلێمانی بینەرمان هەیە 4 بۆ 5 جار هاتوتەوە بۆ تەماشاکردنی فیلمەکە هەموو جارێکەڵێ هەر جارێکی بینم شتێکی تازەی تیا دۆزمەوە هەر جارێکە سەیر یەکەم سوچێکی تریە بینم ئیتر ماشەڵڵایان لێبێ کاک بەرهەم کە ئاردایرەکتەر بوو کاک سالم کە وێنەگری فیلمەکە بوو ئەمەنە گۆشەی جوان لە ناو فیلمەکەی دۆزیەوەتەوە ئیتر وێ ڕای سیناریۆکە و ناوەڕۆکەکانوانە پڕپڕە لەو نهێنیانە کە ئیتر من نابێ هیچی لەسەر بڵم چکە فیلمەکە خۆی قسەی خۆیەکە چاو تێر نابێ لێ ئەبێ جاری دوو هەموو سێ هەموو چوارەم و زۆرتریش بینەری بی بۆ ئەوەی چاومان پڕبێت لەو بەرهەمە جوانە دەستان خۆش بێت با دوا قسە ئەمە بێت و لە هەندێک بینەری زۆر باشەوە پێمان پێگەشتووە ئەمە کارێکی دڵی بوو ینی کارێک بوو بە دڵ کرا و دوجاریش قسە کوردەوەیەکۆنەکەی بە دڵەکرێت بە جۆرە لەسەر دڵی شەنیشت من ئەگەر بۆ ئایتایەم ئێستا بڕۆشتایمەوە بۆ دواوە لە جێگەی هەوراز بەڕاستی ئەم چیرۆکە کانسپتێکی ئاوای هەیە کە ئەیتانی دەمە زەنجیرەیەک ببوایتایە هەر بەڕاستی یعنی بیسی ئەوەی هەیە کە ببوایتایی کە بە زۆر شتی ورتر و جوانتر لە ژیان لە ژیانی ئەو کەسایەتیەکان ئەو سەفەرە ئەو ڕێگە ئەمە ئەیتوانی کارم سەر فیلمەکەمانەوە نییە کەیسم فیلمەکە چۆن ئێمە هەموومانەژین فیلمەکەمان ئەمە شتێکێکە خۆشە زۆر خۆشە بڕێ فیلمەس ڕۆی ماتڵی کەی تەواو بێ خۆت وەکو من فیلم بووە ڕۆشتمە سەر ناوی یانێ قەرار بوو گە 2 مانگ لەوێ بم لە ڕۆژی 15ەوە عەزابم کێشاوە ئەمە بە دڵنیایەوەیشم ئەمە لەو شتانەسەکە لە زاکیرەیم ناماوە بەڵام بڕێ فیلمیش هەست کە وەکو ئەم فیلمە ئێمە بە خاتر زروفەکە بە خاتری ئەوەی کە تۆزێ لۆ باجێت بووی مەجبوری تۆزێ زووتر تەواوی بکەین بەڵام ئەی کاشی شەرایەتە و زروفەکە وا گوایتایە ئەمە وەکو درامای گوایتایە زەنجیرەی گوایتایە کە حەدەئەقەل دەبەش گوایتایە و لە ئەخیرە دوای ئەوەی کە تەواو بوو یەک وێرژێنێکی سینەمایی لێ دەربهاتایە چۆن ئەوەندە شتی ورد و شتی جوان و تۆ تاڵیەکە بە جوانی بە وردی ببینێت جوانیەکان بە وردی ببینێت یاسە شاید بڕێ کەس نێبینم یاژ نێژن خاڵەکان ئەو خاڵە چییە ئەو خاڵەتانی بڵێتانی بسنەوە لە دراماکە بە وردی باسی هەر کام لەو خاڵگەلە بکرێت هەر کام لەو خاڵگەلە کارکردێکیان هەر کام لەو خاڵگەلە شتێکی جیاوازی خۆیان بەرەحاڵ هەست بەڵام بە تەواومانە و دەستخۆشی لە هەوراز کاک تەیفور لەوەی کە بە تویش ئەڵبەتە کاک منسووری تەیفوری کورە تەیفوری منسووری تەیفوری سەڵواتی سالم چه فۆتۆرەکان سەڵوات سالمی کە بە وردی کارێکیان کرد ئەوەندە ئاماژە بدەن بە شتانێک کە فیلمەکە لە ئەخیرا وەختەکە بینی فیلمی کوردی ببینیت ئەمە یەکی لەو شتانەسەکە دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ تۆ بۆ کورسات کە لەگەڵمان بوون لە سەرەتاوە تا کۆتایی ئێمە لە خزمەتانین هیوای بەرهەمی باشتر و بەرنامەی زیاتر پێکەوە زۆر سپاس بەرنامەیەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ